سڵاتان بێم کاتتان باش بەنامەی ڕووماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. هەوڵەکان بۆ پێکەنانی کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامە. بڕیار بوو لە هەفتەی ڕابردوو جارێکی دیکە شاندی پارتی و یەکێتی کۆ بێتەوە، بەڵام کۆبوونەوەکە نەکرا. بۆ نەکرام دواتر وەڵامی مە لە میوانەکەم وەردەگرم. ئەو لیژنە تەکنیکەی کە لە نێوان هەردوو لا پێکاتووە چەند کۆبوونەوەیەکیان کورد پێم وابێ ئەمە پێنجەم کۆبوونەوەی بۆ ئەوەی کۆنووسێکیان پرۆژێکی ئاوبەشکەنە بەردەم لیژنەی باڵا بۆ واژۆکردن و پێکەنانی کابینەی دێمی حکوومەت. پرسیارە جەوهەریە گرنگەکە ئەوەیە پارتی و یەکێتی تا ئێستا لەسەر چی ڕێکەوتون و لەسەر چی ڕێک نەکەوتون. هەموو ئەمانە دەکەمە تەور و وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز کاک جەنگیز ئاوەکەڵەیی چاودێری سیاسی وەردەگرم. کاک جەنگیز سپاس بۆ ئەم دەرفەتە بەخێر بیت. زۆر سپاس کاگەسان بۆ جەنابەت و بۆ تەواوی بینەر و بیسەران و بۆ تەواوی کارمەندانی کەناڵی سلێمانی خۆشەویست. بۆ بەڕێستان کاک جەنگیز بڕیار بوو ئەم هەفتەیە جارێکی دیکە شاندی پارتی و یەکێتی کۆ بێتەوە، کۆبوونەوەکە بۆ نەکرا. سپاس کاگەسلان جەنابەت پێگومان ئاگاداری بارودۆخەکەی هەیە لە وەکو میدیاکارێک و وەکو چاودێرێکی لە نزیکەوە لە زواگەری بارودۆخەکە هەیە وەکو هەمووانی دیکەش. لە پاش هەڵبژاردننی ساڵی ڕابردوو لە پاش ئەو چەند ساڵ گیر و گرفت لە نێوان هەردوو لا بەتایبەتی یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان لە حکوومەتی لە کابینەی نوێیە باشە لە پاشەوە تێگەیشتێکی کۆمەڵە خەڵک پێیان بۆ کە پێکێنانی کابینی داهاتوی حکوومەتی هێرێم احتیمال لە قۆناغێکی زەحمەت پێ بچێت یا قۆناغێکی درێژتری پێویستە بۆ ئەوەی تێگەیشتێک دروست ببێ هەتاکو حکوومەتی داهاتوی هەرێمی کوردستان بتوانێت کاروبارەکانی بە زیاتر و بە باشترین شێوە بەڕێوەبات و تووشی و گرفتانە نەبێتەوە کە لە کابینەی ڕابردوو هەمان بوو. لە بە پێوانی کە بەشدار بوون لە کۆبوونەوەکان و ئێستاکەش بەردەوامن لە گفتوگۆکان هەمویان پێیان وایە کە قۆناغە زۆر ئاسانتر بوو لەوەی کە خەڵک چاوەڕێ دەکرد و ئەنجامەکەشی لەوە دێ کە تێگەیشتێکی باشتر لەلایەن هەردوو لا دروست بۆ بەتایبەتی لەلایەن یەکێتی نیشتمانی کوردستانەوە. وا کۆبوونەوەکان چەند کۆبوونەوەیەکی لە لیژنەی باڵا بەسرا و پاشان لیژنەی تەکنیکی پێکێنرا لە هەردوو لا بۆ ئەوی ئەو لیژنە تەکنیکی ئامادەکاریەکان بکەن لە هەردوو بەرنامەی هەڵبژاردننی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان بەرنمەیەکی تێر و پڕ و چڕپێک بهێنن بدا بڕێژن بۆی کە حکوومەتی هەرێم لەسەری کار بکە و ئەو لیژنە تەکنیکێت تا ئێستا 4 جار کۆبوونەتەوە بڕیار و لە هەفتەی ڕابردوو کۆبوونەوەیەکی دیکە بکەن کە ئەو کۆبوونێ و پێشبینی دەکرا کە دوا کۆبوونەوەی دێوان لیژنەی تەکنیکی بێن نەک لیژنەی باڵا. وەوە بوو بە حکمی ئەوەی کە ئەندامانی ئەو لیژنە مەشغوڵی کۆمەڵێ کێشەی دیکەی حکوومەتی هەرێمی کوردستان بوون کە زۆربیان ئەو برادرانی کە لەو لیژنێن ئەندامی لە کادری حکوومەتی هەرێمی کوردستان لەناو دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانە بەشدارن و لەوانەش تیاندایە کە نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستانە لەگەڵ حکوومەتی فیدرال بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو گرفتانەی کە لەگەڵ حکوومەتی فیدرالدا هەیە. دیارە ئەوە بۆ هۆکاریەوەی کە کۆبوونەوەکە نەخرەوە پاش بخرێ بۆ ئەم هەفتەیە گەر ئەو گرفتە دیسان نێتەوە پێشەوە لەگەڵ کەواتە لیژنە تەکنیکەکەی نێوان پارتی وێکێتی تا ئێستا لەسەر چی ڕێکەوتون کاک جەنگی؟ ئەو بۆ چوونە و ڕوئێ ڕاستە دەوترێت زۆربەی بڕگە و خاڵەکانی پێکێنانی کابینەی دێمی حکوومەت لە نێوان پارتی وێکێتی یەکلایی بووتەوە؟ دەزانی ناتوانم بلم هەموو دەکارەکان ئاگادار بە تاکوێر ڕێکەوتن تاکوێرگە، بەڵام ئەوەی کە گرنگە و دەوەیە کە هەردوو لا لەسەر مەبادی ئەسەرەکیەکان ڕێکەوتون. مەبادە ئەسەرەکیەکانیش ئەمەیە کە پارێزگاریکردن لە دەستکەوتەکانی هەرێمی کوردستان و قەواری هەرێمی کوردستان لە سەروی هەموو ئەو گرفتانەوە بێ کە دروست دەبێت. ئەمەش لە کابینەی ڕابردوو هەندێکجار لەلایەنێکی نیشتمانی کوردستانەوە بۆ نمونە گەرێمە بگەڕێنە ئەوەی کە ئێستا پارتی دەوێت بۆ نمونە لە پاش هەڵبژاردن جەنابی سەرۆک بارزانی لە چەندین کۆبوونەوەکان و دیدارەکانی خۆی هەم لەگەڵ کەناڵە فەزایەکانی کوردستانی لەگەڵ کوردستان و کەناڵە فەزایەکە وەکو سکای نیوز و شەمسۆمانە زۆر جەختی لەسەرەوە کردەوە و پێشووتریش کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ئامانجەی لە ڕابردوو هەیە بۆ ئەم جاریان دەبێت بە ئامانجکەویش یەک حکوومەت یەک پەرلەمان یەک هەرێم و یەک قەواری سیاسی پارێزگاری لەکرا و هێزی سێجی سەربازی هەرێمی کوردستان یەک بگرێتەوە. لەسەر ئەمە ڕێکەوتن کراوە تقریبان ئەمە لە کابینەی ڕابردووی لە کابینەی نۆ پارتی بە هەموو هەوڵێکی ئەمەی بوو کە لە کاتێک کابینەی کوردستانێکی بەهێز ئامانجی بوو، بەڵام کۆمەڵی کێشە و گرفت لە هاتنە پێشەوە لە کابینەی ڕابردوو ئەمانە بوونە هۆکاریەوەی کە ئێمە نەگەین بۆ ئامانجا هەنگاوی کۆمەڵ هەنگاوی باش نێرا
بەڵام کۆمەڵە گرفتی شارنە بە پێش ئەو بەربەستانە وای لێ کێمە نەگەین ئاماجکە بەڵام لەمەیان لە کابینی داهاتوی حکوومەت هەرێمی کوردستان ئێستاکە ئەوەیە کە کوردستانێکی بەهێز مانای وایە هەرێمێکی قوارەیەکی هەرێمی کوردستانی بەهێز حکوومەتێکی هەرێمی بەهێز کە دەسەڵاتی سیاسی حکوومەتی هەرێمی کوردستان بەسەر قواری سیاسی هەرێمی کوردستاندا هەبێت و هێزی پێشمەرگەی کوردستان و هێزە سەربازەکانی هەرێمی کوردستان لەژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمدا بن تقریبا ئەمانە تێگەیشتێکی باش لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانە دروست بووە ئەگەر هەندێک وردەکاری مابێ بەو مانایان یەکەن نەتوان بگەنە ڕێگەوتن بەڵام ئەوەی کە دیارە لەسەر ئەو مەبادیە سەرەکیانەی کە گرفت بۆ لە ڕابردوو تێگەیشتنی باش دروست بوو بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژە هاوبەشە کە ئێستا پارتیویەتی لەسەر بڕگە و خاڵە سەرەکیەکانی ڕێکەوتون پێویستیان بە دەروی هێزەکانی خۆیان دەبێت یان تەنها بە پارتیویەتی دەکرێت ئەمە دەدەنی بەسەلەی دەکرێت و پێک دێت یاخود پێک نایێت یاخود پێویستی بە خەڵکی دیکەیە ئەمە دوو پرسیاری جیاوازن باشە خەڵکی کوردستان هەر حیزبێک و بەپێی ئەو توانایی کە هەیەی یاپی ئەو پێگە سیاسی و دەسەڵاتی کە لە هەرێمی کوردستان هەیە متمانەی پێدراوە پارتی دیموکراتی کوردستان بتمانە پێکراوترین پارتی سیاسی ئەمڕۆی گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستانە بۆ حکومەی کە نزیکی توانای بڵێن 150 تەواوی دەنگەکانی هەرێمی کوردستانی بەدەستهێناوە و 150 دیکەی دابژوە لایەنە سیاسیەکانە لایەنی دووەم کە لە بۆ نمونەیەکی نیشتیمانی کوردستانە پارتی نزیکەی 800,000 دەنگی هێناوەیەکی بە 400 نزیکەی 150 لە پاش پارتیە و لایەنەکان دیکەش هەر لایەنێک بەپێی پێگەی خۆی دەنگی هێنا و متمانەی خەڵکی کوردستانی وەرگرتەوە بەو مانای کە هیچ کەسێک لە هەرێمی کوردستانە زیادە نییە و هەموو قوارە سیاسیانی کە لە هەرێمی کوردستان داهن و هەموو پارتە سیاسەکان پێم وایە پارتی دیموکراتی کوردستان پێی خۆش بوو کە هەموو پارتە سیاسەکان هەرکەس بە حەجمی خۆی بەشدار بێت لەوەی لە پارێزگاریکردن لە قواری سیاسی هەرێمی کوردستان لە بەشداریکردن لە زیاتر بەرەو پێشبردننی ئەو پێشکەوتانی لە هەرێمی کوردستان هەیە و بۆ پارێزگاری لەو قوار و دەستکەوتانی کە هەمانە هەموو پارتە سیاسەکان مادام متمانی خەڵکی کوردستانیان وەرگرتووە ئەوانەی کە دەنگی پێویستیان هێناوە ئەوانشی کە دەنگی پێویستیان هەتا لە کورسیەک و هەتا سەرەوە ئەوانشی کە نەهاتونتە ناو پەرلەمان لای پارتی کە لە گفتوگۆکانی سەرکردایەتی سیاسی پارتی و جەنابی سۆرگ بارزانانی دیارە کە ئەوانش دەبێت قسەی خۆیان هەبێ لە دووبارە و پارێزگاریکردن و بنیادنانی قواری هەرێمی کوردستان کە بۆ کەواتە بۆ مانایی کە پارتی و لایەنەکان پێیان خۆشە کە حکوومەتێکی گشتگیری بێت کە هەموو لایەنەکان تیا بەژا بن وەڵامەوەش کە دیارە ئەفو بۆ پرسی وەڵامەکە جەنابەت بۆ نمونە هەرتێ پارتی سیاسی لەگەڵ هەن بڕیاریان داوە بەشدان بن بۆ نمونە یەکگرتووی ئیسلامی کوردستانە ئەوە کۆمەڵی دادگەریە بڕێدا هەنێتە پەرلەمان ئایا ئەو کێشانە کێشەیەکی یاسایی و دەستورین چۆن چارەسەرەکرێن ئەوانە ئەو کۆی ئەوەی ئیسلامی دادگەری حزبی دادگەری ئیسلامی ئەمانە کۆمەڵی دادگەری ئافۆم کۆمەڵی دادگەری و کەنێتە پەرلەمان و یەکگرتوو بڕێداوە نێت و هەندی حزابی سیاسی دیکەشن کە لە قۆناغێکا پیان وابوو کە دێنە پەرلەمان و دێنە بە حکوومەت و بەشداری دەکەن و بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوو هەندی لە پارتە سیاسیانە بە ئاراسێکی دیکە ڕۆیشن ئەوش بۆ مانایان نییە کە بەشدار نابن بۆیە بەڵێ پارتیەکەتی دەتوانن من وەڵامەکە ئەوها وەربگرم کە پێکەنانی حکوومەتی داهاتوو تەنها لە پارتی و یەکێتی پێک دێت یان هێشتا کاتما و دەگونجێ لانی دیکە بە خیار و بە بژاردەی خۆی نەم حکوومەتەدا بەشدار بێت ئەوەی کە تا ئێستاکە ڕوونە پارتیوێکێتی تێگەیشتێکی باشیان هەیە بۆی کە بتوانن حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان ڕوونە پێک بهێنن باش بەڵام بەو مانایانە کە لایەنەکانی دیکە بەشداری ناکەن بۆیە دەرفەتێکی دیکەش لە پێشە بەپێ و قسان ئەگەرمە بگەڕێنە بۆ دیداری جەنابی سەرۆک بارزانی لەگەڵ کەناڵی شەمس لە چەند هەفتەی ڕابردوو پێشکەشکرا دەڵێ ئەمە ئامانجمانە هەتاکو و نەورۆزی ساڵی کوردی کە حکوومەتی هەرێمە کابینی داهاتوی حکوومەتی پێک بهێنێت کەواتێمە نزیکەی 50 ڕۆژێکمان لە پێشە بەو ئەگەر بۆ چوونەش بێت ئەگەر زیاتر یا کەمتر احتیمالە زیاتر بەر یا کەمتر بەرێ ئەوە بەڵام گفتوگۆکان لەگەڵ لایەنە سیاسەکانی دیکەش بەردەوامن کە بەشدار بن لە حکوومەتی هەرێمی کوردستان هەمان پێکەوە شان خەنەژێر ئەو زەحمەتی کە لە ڕێگایە بۆ هەرێمی کوردستان و بۆ منتیقەکەیش کە لە ڕێگایە چکە منتیقەکە بە کۆمەڵە گرفتی زۆر ناخۆش و چۆن دەڵێن پێشبینی نەکراودا تێدەپەڕێ بۆیە پاراستنی قوارەی هەرێم و ئاسایشی هەرێمی کوردستان و کۆدەنگی لایەنە سیاسەکان تەواوی هەرێمی کوردستان واتە پاراستنی و دەستکەوتانی کە هەیە و بتوانین ئەگەر دوو هەنگاوی بچینە پێشترەوە باش ئەگەر نەشێ پاراستنی کاک جەنگێگەر هێز و لایەنەکانی دیکە بەشدار نەبن لە پێکەنانی حکوومەت ئەم حکوومەتە تەنها لە پارتیوێکێتی پێک بێت ئەمە مانای ئەوەیە بۆ نمونە ئەوان لە هەندێک بارودۆخ کە پێویستکە بۆ چوونیان بۆ چوونێکی نیشتیمانی و نەتەوەیی نەبێت ینی یان هەر دەبێت لە حکوومەتدا بن بۆ ئەوەی ئەم بارەشانەی ئەگەر ئەم بارە قورسی لە سەرشانی حکوومەتی هێرمەنە قۆناغا ئاسانتر بکرێت سوکتر بکرێت
ئەگەر مەبەست لەلایەنەکان بێت کە بەشداری نەکەن پێم وایە حتما تەمان لایەنی ئۆپۆزیسیۆن لە هەموو سیستەمێکی سیاسی لە جیهاندا لایەنی دەسەڵات هەیە و لایەنی ئۆپۆزیسیۆن هەیە لایەنی ئۆپۆزیسیۆن مانای نییە بە دژی وڵاتەکە و قەوارەکە و میلەتەکە بێ ئەوانیش دەنگی و میلەتیان بەدەستهێناوە خەڵکیان لەگەڵ بووە خەڵک بتمانەی پێکردوون ئەوانیش ئەگەر لە بەشدار نەبن لە کابینەی داهاتوو یا بەشدار نەبن لە سیستەمی حکومڕانی بێگومان دەتوانن چاودێرێکی باشی سیستەمی حکومڕانی بن و دەتوانن چاودێرێکی باشی حکوومەتی هەرێم و دەتوانن پێشبینی و پێشنیارەکانیان بۆ حکوومەتی هەرێمێ بە جۆرێک کە هەمووان هەریەکە و لە قەوارە و جێگەی خۆی بتوانە خزمەتی بەگەلی کورسان و بەرمی کورسان بکات بەم حاڵەوە بەم کێبڕکێکە ئێستا هەیە هەندێک لایەن بەرامبەر بە پارتیوێکێتی هێنە لەم قۆناغا چاوەڕوانیکردنی هەڵوێستێکی وە منطقیە کاک جەنگی لە ژیانی سیاسیا کێبڕکەی هەمیشە بوو بەردەوامەوە و بەردەوامیش دەبێت ئەوەی دەگوزەری ئاساییە پێم وایە ئەوانەی کە دەگوزارێت کە زۆر ئاساییە باشە چونکە ئەو لایەنانی کە هەندێک لە لایەنە سیاسەکانی ئەمڕۆی لە گۆڕەپانی سیاسی کوردستانن خاوەنی چەند سەد هەزار دەنگێکن لەو سیستەمی ئەمانەیەش خاوەنی ڕوویا و خۆیانن و خەڵکیش متمانی بەو قسانە کردو بووە دەنگی پێداوێت ئایا ئەو دەنگانیان بە مەسلەی بە بەرنمەیەکی پۆپەلیستی هێنابێت یا بە بەرنمەیەکی سیاسی ڕوویایەک هێنابێت بۆ ئەوی کە خەڵک بگەم هەچکەم لەو بەرنامانەکە ئەمان ئەو دەنگانیان هێنابێت واتە دەنگی خەڵکی هەرێمی کوردستانیان هێناوە و ئەو دەنگە دەبێت ڕێزی لێ بگیرێت و ڕێز لەگیراوی ژێبەوەی کە ڕوون و ئاشکرا لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان و لایەنەکانی دیکەش ئەو دەنگانە هەموو ڕێز لێگیراو دەبێت و ئەو دەنگانە دەخوێنرێنەوە حسابیشان بۆ دەکرێت و پێشنیارەکانشان قبول دەکرێت و پێم وایە پارتی ویکێتی پیان خۆش بێوان بەشدار بن لە حکومت بەڵام ئەگە بەشداریش نەبن بتوانن ئۆپۆزیسیۆنێکی بنیادنەرانە بن تا لە کەم و کورتەکان تیان پەڕێن لە کەم و کورتەکان پیان بڵێن کەوانە بێ بۆی هەرێمی کوردستان ئەگەر تووشی گرفتێک ببێ پێم وانە ئەو لایەنانە بتوانن لە دەرەوەی ئەو گرفتانە بن چونکە ئەوانش دەنگی هەرێمیان هێناوە بەرپرسیارەتیان لەسەر لە ئەستۆیە کە دەبێ بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان و لە بەرچاو بگرن ئەگەر لە قۆناغەکانە کۆمەڵە گرفت هاتە پێشۆ دەبێت بەشدار بندە و چارەسەرەکانی کابینی دێمی حکوومەت لە ڕووی فۆرم و شێوازەوە جۆرێک لە جیاوازی پێدەبەخشرێت ئەم جیاوازیە جیاوازەیەکی منطقیە وایە ڕوویاکە یاخود بەرمەبنای حکوومەتی داهاتوو دەبێت لە چیدا جیاواز دەبێت و لە چیدا لە حکوومەتی داهاتوو لەیەک دەچێت دەنی حکوومەتەکانی هەرێمی کوردستان لە سەرەتای دروستبوونی حکوومەت هەرێمی کوردستان لە 92 هەتاکو ئێستاکە هەموو قۆناغەکانی تێپەڕاند و لە هەموو قۆناغەکان حکوومەت هەرێمی کوردستان یەک بە یەکابینەکان بە پێی پێداویستی قۆناغەکان مامەڵەی واقعانەی لەگەڵ بارودۆخەکە کردووە بارودۆخی هەرێمی کوردستان ئێمە چی دیکە خەڵکی هەرێمی کوردستان پێم وایە قبوڵی ئەوە ناکات کە ئەو پێشنیارە جاران کوتادیان و حکوومەتەکانمان ساوایە و ئەوانە تقریبان قۆناغە تێپەڕی وەسا قۆناغی حکومڕانیە و لە قۆناغی حکومڕانیشە کۆمەڵە بەرپرسیارەتی دێتە ئەستۆی حیزب حکومڕانەکان ئەوەش دەبێ حکوومەتێکی بەهێز کە دەسەڵاتی تەواوی بەسەر سیستەمی یا قەواری سیاسیدا هەبێ و دەبێ کۆمەڵە خەڵکی باشتر لەوانەی کە بتوانە خزمەتی گەلی کوردستان بکەن و دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەو خەڵکانە بن کە بتوانە خزمەت بە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بکەن و خزمەت بە سیاسەتی ئەو سیاسەتانە بکەن کە حیزبەکان لە کاتی هەڵبژاردن بانگەشەیان بۆ کردووە و ئێستاکە قۆناغی هەرێمی کوردستانیش تقریبا سیستەمی حکومڕانی جۆرێک ڕاستن دێک گرفتێ بەڵام سیستەمی حکومڕانی لە کوردستان تقریبا جۆرە ستەیبڵێکی بەخۆیەوە بینە چۆن سەقامگیرێکی بەخۆیەوە بینەوە بەوەی ڕاستە هەندێک گرفتە بۆ لە ڕابردوو لە بینی دنیای دەرەوە شاهێدە بۆ ئێمە دەدات ئەگەر ئێمە سەری دەرەوە بکەین هاوپەیمانەکان ئێمە کە وڵاتانی یەکێتی ئەوروپا و دراوسەکانی خۆمان ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی ئەمریکاوەندیکە شاهیدی دەن کە هەرێمی کوردستان لە ماوەی 30 ساڵی ڕابردووە توانیوێتی سیستەمێکی سیاسی یا دروست بکات کە بتوانێت پارێزگاری لەو قەوارە و مەبادی ئەسەریەکانی خەڵکی کوردستان بکات بۆ نمونە ئەگەر ئێمە هەرێمی کوردستان لانکەی ئاشتی و پێکەوە ژیانی خەڵکی جیاواز و لە دینی جیاواز و لە مەذهبی جیاواز و لە نەتەوەی جیاواز و لە حسابی جیاوازش هەموو ئەمانە توانیوانە لەگەڵ ئەو پەڕی جیاوازەکانی بیر و ڕای سیاسی و دینی و نەتەوەی پێکەوە بژین ئەمەش توانێتی تقریبا هێزێک بە سیستەمە سیاسەکە ببەخشێ ئەگەر گرفتیشی توش بێ هاوپەیمانەکان ئامادە بن بەرگری لێ بکەن لەبەرەوەی قەناعەتیان وایە کە هەرێمی کوردستان توانیوێتی ینی سیستەمەکە وا پارێزگاری لێ بکات کە بەرەو پێشی شوێ بۆ ئەوانش بتوان هاوکار بن ئەگە گرفتی هاتە پێش زیاتر هاوکاری بن بۆ ئەوەی کە نێڵن بەرەو
دوا بڕوا بەرکو بەرەو پێشەوەی بەرن ئەمە بە شاهیدی ئەگەر ئەمە سەیری بکەن لە هەموو هاوپەیمانان هەموو جا تەرکیز لەوە دەکرێتەوە کە کوردستانێکی بەهێز حکوومەتێکی هەرێمی بەهێز زۆر گرنگە بۆ ئەوانیش و بۆ خۆشمان جا بۆیە پێم وایە سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان تقریبا خۆڕاگر بوو بەڵام گەڕمەوە چوارچەوەی وەڵامی بەڕێزت کەواتە کار ئاسانی و هاتنە پێشەوەی پارتی وێکێتی بۆ پێکەنانی حکوومەت و ئەو چاوەڕانی کە هاوڵاتی هەیبوو بۆ دواکەوتنیم حکوومەتە تا چەند بەشێکی پەیوەندی بە جەختکردنەوەی دنیای دەرەوە هەبوو بۆ زووتە پێکەنانیم حکوومەتە ئەم دوو ڕوئایە تێکەڵ بە یەکتی بوو طبعا هاوپەیمانەکانی ئەمە لە سەرەتای دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان لە 90 هەتاکو ئێستاکە چی لە وڵاتانی دراوسێ چی لە وڵاتانی ناوچەکە لە وڵاتانی بابلێن کۆمەلگای نێودەوڵەتی هەموو جا تەرکیزیانە سەرەوە بووە هانی خەڵکی کوردستان و پارتە سیاسەکانی کوردستانیان داوە کە هەوڵ بدەن هەڵبژاردنێکی ئارام و سەقامگیر و دیموکراسیانە بەشدارێ بۆی پرۆسی دیموکراسی لە کوردستان بەهێزتر بێت ئەمەش قۆناغێکی زۆر باشی تێپەڕاندووە و بێگومان دراوسەکان و کۆمەلگای نێودەوڵەتی هەمیشە هاوکار بوون لەوەی کە ئەگە گرفتێکەوە بێ لە نێوان پارتە سیاسەکان لێکیان نزیک بکەنەوە کە چۆنە لە نێوەندگیری نەبوو بەڵام گەیاندنی پەیامەکان بۆکە هیچ وەختێکیش دەرگای پەیام لێکدا نەخراو لایەنە سیاسەکان بەڵام پێم وایە هۆکاری سەرەکی پێشکەوتنی حکوومەت یاخود ئەو چاوەڕوانی کە خەڵک هەیبوو لە پێش هەڵبژاردن دو هەڵبژاردن دەگەڕێتەوە بۆ تێگەیشتنی زیاتری پارتە سیاسەکان لە کوردستان کە قۆناغەکە پێویستی بە تێگەیشتنی زیاتر هەیە بۆ ئەوەی کە تێپەڕێت و خەڵکی کوردستان داخوازی زیاتری هەیە و خەڵکی کوردستان ئەو متمانە و بەرپرسیاراتی خۆتە ئەستۆی پارتە سیاسەکان ئەوانیش دەبێت یەک بن و زوو حکوومەتێکی کابینێکی نوێ پێک بێنن کە بتوانێت خزمەتگوزاری و پارێزگای لە مافەکانیان بکات کەواتە بە هەموو ئەگەرەکان بە هەموو گریمانەکان حکوومەتی داهاتوو هێرم کەی پێک دێت پێم وایە من نتوانم ئەو وەڵامە ڕاستەوە ڕاست بدەم لەبەرەوەی ئەمە هەندێک جار ئەگەر بەس بگەڕێنە بۆ ئەو وتانەی کە لە میدیاکان گوێمان لێ بۆ لایەن کەسە هەرە دیارەکان و یا کەسە دەسەڵاتدارەکانی ناو پارتە سیاسەکان کە هەموو ئومێدەکان بەوەیە کە بتوانێت تا سەری ساڵی نوێی کوردی واتە نەورۆز ئەگەر حکوومەتی هەرێمی کابینی داهاتوو پێک نەهەیە سترۆکچەرەکەی دیاریتر بێ جا ئەمە ترە گەر هەفتە دووتر یا مانگە نزیکتر یا دوورتر احتیمالەوە زۆر گرفتێک نەبێت لە دنیای دیموکراسیا گفتوگۆ بۆ کابینە و پێکهێنانی حکوومەت هەموو جارە زیاد دەخایێنێت بەگەسەری وڵاتی هەندێک و وەڵنداوکی ساڵی خایاندەوە وڵات و بەلجیکا زیاتر وڵاتانی دیکەیە ئەمە زیادی خایاندەوە بێت کاتێککە حکوومەتی هاوپەیمانی پێک دێت گفتوگۆی زیاتر دەکرێت لەسەرەوەی کە ئێمە ڕوئیایەک دروست ببێت کە هەموو پارتە سیاسەکان ئەوانی کە بەشدار دەبن لە حکوومەت و ئەوانشی بەشدار نابن لە حکوومەت ڕوئیا کۆ بێتەوە کە بتوانێت ڕوئیا لە بینی دوو حیزب بێ بە تایبەتی پارتی وێکێتی هەر ئەوەندەی دەوێت بێگومان دەوێت ئەگرێمە بگەڕێنەوە بۆ ئەو گرفتانەی کە لە 4 ساڵ 5 ساڵی ڕابردوو هەبووە هەندێک جار حکوومەتی هەرێمی کوردستان کە لە چەند پارتێکی سیاسی پێک هاتبوو بەڵام پارتی سەرەکیەکانی وەکو پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەندێک جار یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوویایەکی جیاوازتری هەبوو هەچە من خۆمەوە ڕوویا پێم وابوو یەکێتی لە 5-6 ساڵی ڕابردووە لە ناو گێژاوێکی بێڕوئیایی بوو بۆ هەرێمی کوردستان چونکە ڕوویا یەکێتی ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ داوای لامەرکەزەی دەکرد ئەو پارتی وەکو حکوومەت وەکو پلانی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان باشەوتی ئێمە حازرین بۆ ئەو لامەرکەزی چەند مانگێک دوایەوە هەمانەوە حزبی یەکێتی نیشتیمانی کوردستان هاتە پێشوتی نا لامەرکەزی شتێکی خراپە سیستەمێکی دیکە دەمانێت کە مەرکەزی ئەمانە یعنی ئەو گێژاوی بێ ڕوئیایی لای یەکێتی نیشتیمانی کوردستان پێم وایە لەم قۆناغا بەقیەوە بەرەو کۆتایی ڕۆیشتە تێگەیشتێکی باشتریان بۆ دروست بووە کە سیستەمی ئەمە دووبارە نابێتەوە لە کابینەی داهاتوو پێم وایە چی زمانی ئەمە دەکات کاک جەنگی جام پێم وایە هەم منیش و وەکو چاودێرێک وە هەم حیزبە سیاسیەکانیش پارتی وێکێتی بەتایبەتی و پارتی بەتایبەتی تر تەرکیزی بۆیە ئەو لیژنانی کە دروستکان لیژنە تەکنیکیەکان لیژنەی هەبووە بۆ ئەوەی کە هەردوولا پێکەوە بەرنامەی 4 ساڵی داهاتوو حکوومەتی هەرێمی کوردستان دابڕێژن و ئەو بەرنامە بێتە کاری پێکەوەکردنیان هەرچەندە لە ڕابردوو پارتی و ڕوئیایی هەبوو حکوومەتێکی بەهێز بۆ هەرێمی کوردستان بەڵام یەکێتی نیشتیمانی ڕوئیایەکی جیاوازتری هەبوو لەسەر ئەو جیاوازەی حکوومەت پێکهێنرا ئەو بوو لە نیوەی ڕێگا هەندێک گرفت دروست بوو جا بۆیە ئەمجارە جیاوازی ئەمجار لە کابینەی دووهەم ئەوەیە جاری پێشوو لەسەر پۆستەکان ڕێککەوتن ئەمجا بەرنامەی حکوومەت بەڵام ئەمجارە پارتی پێی وایە دەبێت پێشە لەسەر بەرنامەکە ڕێک بکەوین ئەمە بەرنامەی 4 ساڵی داهاتوومان ڕێخست دوایی ئەوەی پاشان
پۆستەکان ئەگەر کەسێک وەزیرە زیاتر یا وەزارەتی زیاتری هەبێ بەڕێوەبەرە گرفت نابێت بەرنامەکە گرنگترە. کاک جەنگی تێگەشتنەکە یعنی کارەکان لە نێوان ئەم دوو لیژنەیە بەو شێوەیە بەو ئاراستەیە کە دەستکاری هەیکەلێتی حکمڕانی بکارە داهاتووە ئەوەی زانیاری بێدەوتێت وەزارەتەکان دەکرێت بە نوەزدە لەگەڵ 6 بۆ 7 دەستە. تەنی هەیکەلێتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر وەزارەتێکم بکە یا زیاد بکە یا ئەوانە پێم وانە گرفتێکی گەورە بێ ئەوەی کە و هەیکەلێتەکانیش بە جۆرێکە کە پێداویستی قۆناغەکە بێ لە قۆناغەکە حکوومەت هەرێمی کوردستان زیاتر لە 20 وەزارەت بووە و لە هەندێک جا کەمتر بووە لەوە لەبەر پێداویستی قۆناغەکە بۆ پێکێنانی حکوومەتەکە وا بووە کە پێویست بکە وەزارەتێک زیاد بکرێت بۆی خزمەتگوزاری زیاتر پێشکەش بە خەڵکی کوردستان بکەوە زیاتر نزیک بێ لە خەڵکەوە و ئەگەر لە هەیکەلێتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگە بکرێت بە کەم بکرێتەوە یا زیاد بکرێت دەستەیە زیادکەمەوە گرفت ناوێت بەڵام ئەوەی کە گرنگە بەرنامەکەیە کە تێگەیشتێکی باش دروست بوو ئەوانەی کە لە ناو دەستەکانان و گفتوگۆکانە بەشدارن پێیان وایە 1985 بۆ 90 گفتوگۆکان سەرکەوتوو بەوە تێگەیشتێکی باش نێوان لایانی سەرەکی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان دروست بووە بۆ بەرنامەی 4 ساڵی داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان. قسەیەک لەسەر پۆستەکان کراوە بە دیایەکەی پۆستە باڵاکان بۆ نمونە سەرۆکی پەرلەمان جێگرەکەی ئەوە سەرۆکی حکوومەت ئەوەیەک لای بۆتەوە کە بۆ پارتی دەبێت بۆ جێگرەکەی هیچ شتێک لەم بابەتە باس کراوە تا ئێساکە ئەوەی کە من بیست بێتە وەکو چاودێری لە دوورەوە چاودێریمان کرێت نەگەینێتە ئەوەی کە پۆستەکان چی پۆستێک بۆ پارتی دیموکراتی کوردستان بێ یەکێتی نیشتمانی کوردستان بێ بەڵام ئەمە شێوەیەکی ماتماتیکی مەدووشمانیە پارتی دیموکراتی کوردستان 800 و ئەوەندە هەزار دەنگی هێناوە کە تقریبا 40 کورسی دەکات یەکێتی نیشتمانی کوردستان 14 کە 23 کورسی دەکات و ئەمانە تقریبا پارتی دەبڵی دوو قاتی یەکێتی شتێکم هێناوە ئەمە وا دەکات کە یەکێتی نیشتمانی کوردستان تێگەیشتنی بۆەوە هەبێت کە پارتی دەبێت پۆستە باڵاکانی وەکو سەرۆکی هەرێم و وەکو سەرۆکی حکوومەت لە لای پارتی بێ و پارتی ئەو تێگەیشتنی بۆ یەکێتی هەیە کە یەکێتی نیشتمانی هێزێکی سیاسی بۆ ڕەپانی سیاسی کوردستانە و کاریگەری خۆی لە ناو چوارچێوەی دەسەڵاتی هەرێم و لە ناوچەکە پێگەیەکی بەهێزی خۆی هەیە و لە هەرێمی کوردستان یەکێتی حیزبێکە کە متمانەی دووسی پەرلەمانی ئەمە یەکلایی دەکاتەوە یاخود ئەمری واقع زۆر بۆ نمونە پۆستەکان یعنی بەرمەبنای ئەمری واقعدا بەشکراوە هەندێک جار ئەمە بۆ نمونە ڕزایەتی کادر و ئەندامان و لایەنگرانی پارتیشی لێکەوتێتەوە پارتی زیاد لە حەدی خۆی داوە بە بەرامبەرەکەی تەمەنەوە لە ڕابردوو هەبووە و لە ئێستاش احتیمالەتانی بەڵام ئەوانەی کە جناب باسەکەی بۆ ئێمە لە ڕابردوو گوێمان لێ بوو کە کادرانی پارتی لەوە ناڕازی بوون لە خوارەوە کە بۆ دەبێت پارتی ئەوەندە کورسی بێنێ بەڵام یەکێتی ئەوەندەی هێناو یا حیزبێکی دیکە بەڵام لە هەمان کاتێک هاتە سەر واقعەکە شتێکی دیکە بووە بەڵام یەکشت هەیە لە لای بۆ نمونای پارتی هەموو جارێکەوە دەڵێ قسێکی بازارین لەمەر هەیە دەڵێ هەموو کوردێکی باش پارتیە و پاراستنی قوارەی هەرێمی کوردستان پارتی بە ئەرکی خۆی دەزانێت بۆی لە بەرامبەر پاراستنی قوارەی هەرێمی کوردستان ئەگە پۆستێک زیاتر بە لایەنێکی سیاسی بدا پێم وانی ئەمە گرفتیەوە بێتە کێشە بۆ هیچ لایەنێکی دیکە بەڵام احتیمال لە ناو کادیرانە وەکو دڵتەنگیە تێگەشتنەکەی پارتی بۆ ئامانجێکی باڵاترە بڵڵەت جا ئەمە پارتی هەمیشە پێی وا بووە کە بەرپرسیارەتی پاراستنی قوارەی هەرێمی کوردستان و بەرپرسیارەتی دۆزی ڕەوای گەلی کوردستان و بەرەو پێشبردننی ئەو قۆناغە لە پێش هەموو کەسێکەوە ئەرکی بەرپرسیارەتی ئەوە بۆی لە ئەنجامیشدا ئەگەر پۆستێکی زیاتر بە لایەنێکی دیکە بدا بۆ مانایەوە نییە کە ئەندام لایەنگرا و دەنگدرانی خۆی ئێمال کردی بێ و بەلایەوە گەرێک نەبوون ناوان نییە بگرە لە خەمخۆری بۆ قوارەی هەرێمی کوردستان و بۆ دۆزی گەلی کوردستان و بۆ ئارامی و پاراستنی قوارەی هەرێمی کوردستان و کادر و ئەندامانی خۆی و دەنگدرانی خۆی لەو چوارچێوە بینیوە زەرریشی لەمە نەکردووە نەزەرەی نەکردووە احتیمالانی بەخشیری پۆست بە کەسێک زەرەر نییە زەرەر ئەوەیە ئێمە تۆزە زەرمەند بین لەو قواری کە هەمانە لەو دەستکەوتانی کە هەمان دەسی بدەن ئەوە زەرەرە بۆیە پێم وایە پارتی سوودی زیاتری وەرگرت و بۆیە هەموو جارێکیش لە هەموو هەڵبژارنەکان پارتی دەنگەکانی زیادی کردووە لەگەڵ ئەوەیە خەڵک لێ پێتاقەت و عاجز بووە بەڵام دەنگەکان زیادی کردووە هۆکارەکە شوەیەکە خەڵک وەک دوایین پرسیار بۆ قۆناغی ئایندە لەسەر ئاستی حکوومەت و لەسەر ئاستی عێراق چاوەڕێکی بکەین حکوومەتی هەرێمی کوردستان پێم وایە حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان حکوومەتێکی بابلێ نیشتیمانی دەبێت باش نیشتیمانی بەوەی کە لە هەرێمی کوردستان و ئەو حزبانی کە بەشدار دەبن بەرپرسیارەتی قۆناغەکەیان لاستۆیە و تێگەیشتنیشان بۆ هەیە بۆ ئەو گۆڕانکاری و بارودۆخی کە لە ناوچەکە هەیە بەرپرسیارەتەکەیان ئەوەیە کە دەبێت هەرێمی کوردستان و دۆزی گەلی کوردستان وا دەخوازێ هەندێک جار هەندێشتی بچووکە گرفت بوو بێ لە ڕابردوو ئەوانە
نەبێتە بربەست لە پێناو پاراستنی قواری هەرێمی کوردستان و خزمەتکردنی گەلی کوردستان و پێشکەشکردنی خزمەتگوزاری و چوونە پێشەوە بۆ داوای مافی گەلی کوردستان لە حکوومەتی فیدراڵ و هەتا گفتوگۆی لەگەڵ دراوسەکان بۆ ئەوەی کە بتوانین ئەوانەی کە هەمانە پارێزراوتر بێت وی پێم وایە حکوومەتی داهاتوو هەرێمی کوردستان ئەو حکوومەت دەبێت کە لە ڕابردوو داواکە حکوومەتێکی بەهێز لە کوردستانێکی بەهێزترا خۆی دەبینێتەوە. بەهێزی حکوومەت یەکسانە بە بەهێزی هێزونیان سیاسەکان لە عێراق؟ بەهێزی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەهێزی پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان و سەرچاوە دەگرێت. پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان کە خاوەنە ڕوئیا و بەرپرسیارەتیشن لە بەرامبەر بە خەڵکی کوردستان بۆیە دەبێت ئەگەر بە یەکدەنگی و بە حکوومەتێکی بەهێزترمان لە کوردستان هەبێ بێگومان ئێمە لە ناو حکوومەتی فیدراڵیشدا دەتوانین داخوازی مافەکانمان زیاتر بکەین و دەتوانین پارتە سیاسەکان دەتوانین پێکەوە بەرگری زیاتر لە داخوازەکانی گەلی کوردستان بکەن و ئەو گرفتانی کە لەگەڵ حکوومەتی فیدراڵ هاتووەتە پێش لە ڕابردوو بێگومان بێگرفت نابێت بەڵام بتوانن بەرگریکە زیاتر بەهێز بێ و گرفتەکان کەمتر بێت لەگەڵ حکوومەتی فیدراڵ. دوا پرسیارکەواتە حکوومەتی ئەم جارە حکوومەتی یەکلایکەرەوە دەبێت لە چارەسەرکردنی گرفتەکان لەگەڵ حکوومەتی عێراقی؟ دەزانی هەموو لەبەرەوەی گرفتەکان لە ژیانی سیاسی و حکومڕانیە گرفت بەردەوام دێت. چونکە ئەمە تۆ گرفتێک چارەسەر دەکەی گرفتێتی دێتە پێش. بەڵام ئەوانێک ئاساسی ئەمانەیە بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان پێم وایە ئەو حکوومەتی داهاتوو هەرێمی کوردستان لە ئێستا ئامانجی تقریبا تێگەیشتنێکی باش دروست بووە لە لانی پارتیمانی کوردستان و کێتیشمانی کوردستان کە ئێمە چی دیکە لە حکوومەتی داهاتوو هەرێمی کوردستان داوای موچە ناکات، داوای بودجە دەکات. حکوومەتی هەرێمی کوردستان داوای مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان دەکات. حکوومەتی داهاتوو هەرێمی کوردستان داوای ئەو مافانە دەکات کە دەستورە داهاتوو دەبێت ئەو مافانەی گەلی کوردستان بە پێی دەستور دیاری بکرێ. بۆیە پێم وایە بەرگریکردن و یاخۆ هەنجا لە شەڕکردن لەگەڵ حکوومەتی فیدراڵە بە شەڕ بە مانای گفتوگۆ و بۆ بەدەستهێنانی مافەکان لەسەر بنەمای دەستور بێ بە حکوومەتێکی یەکگرتووی زیاتر و بەهێزتر بە تەواوی لایەنانی کە بەشدارن لە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەوانشی کە لە بەشدار نابێت. زۆر سپاس بۆ بەڕێز جەنگیز ئاوەکەڵەی چاودێری سیاسی، سپاس بۆ ڕوونکردنەوەکان و سپاس بۆ ئامادەبوونیت. سپاس بۆ جەناب و تەواوی کارمەندان زۆر سپاس. دووبارە بەخێر بێن. سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویستانەوەیەکی دیکە و بەرنامەیەکی دیکە شاد و بەختەوە.